دکتۆر شوان ئادەم ئەیواس خاوەنی نازناوی زانستی پرۆفسۆری یاریدەدە لە خوێندنی کۆمیونیکیشن و کولتور و میدیا مامۆسای ڕێساپیشەیەکەن ڕاگەیاندن لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەشی تەکنیکی میدیا هاوکات سەرۆکی ڕێکخراوی چاودێنی میدیای کوردی. یاسای ڕاگەیاندن ئەگەر بگەڕێنەوە بۆ بنچینە یاساییەکان وا پێناسی یاسا کراوە کە کۆمەڵە بنەمایەکی گشتگیر و ئەبستراکتە کە دەسەڵاتی تایبەت بە یاسادانان لە هەر وڵاتێکە دریەکە بۆ ڕێکخستنی پەیوەندی کۆمەڵایەتەکانی نێوان کەسەکان بە ئامانجی دەستنیشانکردنی ئەرک و مافەکان و لە یاسادا دەسەڵاتێکی زۆرم لێ و ملکەچانە هەیە بۆ ئەوی یاساکان جێبەجێ بکرێن و کەسێکە سەرپێچیەکە بەپێی جۆری سەرپێچەکەی بەپێی جۆری ئەو یاسا و سزایی کە بۆی دەستنیشان کراوە سزادرێ. جیاوازی نێوان یاسا و ڕێساپیشەیەکانی ڕاگەیاندن زۆرتر لەو خاڵەوە سەرچاوە دەکرێت کە یاسا گشتگیر و ئەبستراکتە واتە ئەگەر ئێمە توێژی ڕۆژنامەوانان وەرگرین یاسا ڕۆژنامەگەری بۆ هەموو ڕۆژنامەوانێکە بە لە بەرچاوگرتنەوەی کە ڕۆژنامەوانەکە سەر بە دەسەڵاتە ئەسەر بە ئۆپۆزیسیۆنە یاخود لە دەستگایەکی ڕاگەاندنە ئیشەکە یاخود بە فریلانس ئیشەکە ڕۆژنامە نووسەکە نێرە یا مێ یا باڵای بەرزە باڵای نزمە یا بۆکۆڵێ ڕنگ و ڕەگەز و پێستی جیاوازە ئەوانە هیچی ناخوێنرێتەوە بەڵکو تەنها بەهۆی ئەوەی کە پیشەکەی ڕۆژنامەوانە یاسای ڕاگەیاندن ئەیگرێتەوە لەو چوارچێوەیە تعامل لەگەڵاکە. بەڵام ڕێساپیشەیەکانی ڕاگەیاندن زۆرتر بابەتێکی ویژدانیە لە ویژدانی کەسەکەەوە دەرەچێت کە ئەویش پشت دەبەسێ بە باگراوندی یا پاشخانی پەروەردەیی و خێزانی و ئاینی و سیاسی ئەو کەسی کە کاری ڕۆژنامەوانیەکە و پێوەرەکانی ڕێساپیشەیەکانی ڕاگەیاندن زۆرتر خۆویستانەیە واتە بە حسن و ڕزای ڕۆژنامەوانەکە خۆی پێڕەویانەکە و ئەگەر سەرپێچی کرد سەرپێچەکەی سزایەکی مادی نییە وەکو سزایەکی ویژدانی ئەکەوێتە بەر نەشتەری ڕەخنە و گلەی و گازندەی هەم خۆی هەم هاوپیشەکانی. بەڵام لە یاسای ڕاگەیاندنە بە پێچەوانەوە ئەگەر سەرپێچێکی یاسایی کرد یا تاوانێکی ئەنجامدا ئەوە یاسا گوێ بە جانبی ویژدانی نادا و لەسەر بنەمای ئەو سزایی کە لە یاساکانە دەستنیشان کراوە سزای ڕۆژنامەوانەکە هات دەدا ئەگەر هاتوو سەرپێچی کرد یا تاوانێکی ئەنجامدا. ئەگەر بینە سەر هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانی عێراق لە ڕووی یاساییەوە پەرلەمانی کوردستان لە ساڵی 92 تاوەکو 2023 نزیکەی 410 یاسای دەرکردووە بۆ هەموو بوارەکان بۆ ڕێکخستنی ناوەڕۆکی ڕاگەاندن ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان نزیکەی 10 یاسامان هەیە کە پەیوەستە بۆ بوارەوە. یاساکانیش خۆیان ئەبیننەوە لە یاسای ڕێکخستنی ڕێکلامی بازرگانی لە هەرێمی کوردستانە، یاسای ڕێکخستنی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانە، یاسای مافی دانەر و مافە هاوسەکانی لە هەرێمی کوردستانە، یاسای خراپبەکارهێنانی ئامرەکانی پەیوەندیکردن، یاسای مافی دەستگەیشتن بە سەرچاوەکانی زانیاری و یاسای سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان، یاسای خاننشینی ڕۆژنامەنووسان، یاسای دژە تیرۆر کە بەشێک لە بەرگۆ مادەکانی پەیوەستە بەکاری ڕاگەیاندن ڕۆژنامەوانیەوە و کۆی ئەم یاسانی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەداخەوە لەبەرەوەی جۆرێک لە بەریەکەوتن جۆرێک لە یەکچوون لە نێوان مادە و بڕگە یاسایەکانیان هەیە وای کردووە ئەم یاسایانە وەکۆڵێ نەبنە یاسایەکی گشتگیری ئەوتۆکە بۆ سەرجەم ژانر و سەرجەم جۆرەکانی ڕاگەیاندن بە ڕاگەیاندنی دیجیتاڵی پەخشکرا و چاوکرا و بشێن بۆیە زۆرتر ئەو یاسانەی کە هەن ئەچنە چوارچێوەی بواری میدیای چاپکراوە کە لە ئێستا وەکو پێویست لە هەرێمی کوردستانە گرنگی پێنادرێ و هەندێک هەوڵ و هەنگاوی ژەبوون بۆ ئەوەی کە لە ئێستا لە هەرێمی کوردستانە زۆر بڵاوە بە تایبەت میدیای ئەلکترۆنی و تۆڕە کۆمەڵایەتیەکان لەو ڕۆ هەوڵێک لە پەرلەمانی کوردستاندرا و خوێندنەوەی یەکەم بۆ یاسای ڕێکخستنی میدیای ئەلکترۆنی کرا بەڵام بەهۆی خراپی ناوەڕۆکەیە لەژێر گوشاری ڕایگشتی و ڕۆژنامەوانانە پەرلەمان ناچار کرا کە هەڵی پەسێرێ و دانیشتنی دووەمی بۆ نەکرا لە برەوەی ناوەڕۆکەی زۆر کرابوو. بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە یاسا وەکو پێویست جێبەجێ ناکرێت. بۆچی؟ لەبەرەوەی
دەسەڵاتێکی گەورەتر لە سەر و دادگاکان لە سەر و یاسا هەیە لە هەرێمی کوردستانە کە وای کردووە ئەو دامەزراوانەی کە هەن و ئەو دەسەڵاتانی کە هەن وەکو دەسەڵاتی یاسادانان کە خۆی لە پەرلەمانە ئەبینێتەوە و دەسەڵاتی ڕاپەڕاندن کە خۆی لە حکوومەتە ئەبینێتەوە و دامدەستگاکانی و دەسەڵاتی دادوەری کە خۆی لە دادگاکان و سیستمی دادوەریدا دەبینێتەوە وەکو پێویست بە شێوەیەکی پیشەیی کار ناکەن بەڵکو دەسەڵاتێکی گەورەتر لەوان هەیە کە دەسەڵاتی کۆمەڵگەیە دەسەڵاتی حیزبە دەسەڵاتی کەسایەتەکانی نێو کۆمەڵگەیە کە زۆر جار ئەمانە تێوەردانیان هەیە لە کاروبارەکانی سەردەسەڵاتەکەیە بۆیە نەگەر یاساکانی ڕاگەیاندن بەڵکو یاساکانی دیکەی وەکو هاتوچۆ وەکو یاسای قەدەغکردنی جگەرە کێشان لە شوێنە گشتەکانە یا زۆر یاسای دیکە کە زەمینەی جێبەجێکردنیان ئاسانترە بێ کێشەترە ئەوانیش جێبەجێ ناکرن. بەشێکی پەیوەندی هەیە بەوە بەشێکی دیکەی پەیوەندی بەوە هەیە بە فعلی لە هەرێمی کوردستانە دەسەڵاتەکان لە یەکتری جیا نەکراونەتەوە و سەربەخۆیی خۆیان نییە بەڵکو هەریەکەیان لەژێر هەژمون و هێزی ئەو حیزبولایەنانەیە کە حکوومەت پێگەێنێ یاخۆت باڵادەستە لەو شوێنە یا لە جوگرافیایی کاتەیە دەسەڵاتدارە. بەشێکی دیکەی جێبەجێ نەکردنی یاساکان لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ کەمزانیاری و نەبوونی معریفەیەکی قانونی یا هۆشیاریەکی قانونی لەسەر یاساکان کە هەن لەلایەن ڕۆژنامەوانان دەستگا میدیاکانەوە بەشێکی زۆری ڕۆژنامەوانان کە لە هەرێمی کوردستاندا کار دەکەن بەداخەوە ئاگاداری ئەرک و مافەکانی خۆیان نین وەکو ڕۆژنامەوان و بەشێکی دیکەیان ئاگاداری ئەو یاسا بەرکاراننی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بۆیە زۆرجار دووچاری گرتن و لە پێچنەوەی یاسایی دەبن. ئەمە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە بەشێکی زۆری یاساکان کە جێبەجێ ناکرێن لەلایەن ڕۆژنامەوانانەوە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پێوەرەکانی ڕێساپیشەیەەکان ڕاگەیاندنیش وەکو پێویست جێبەجێ ناکرن و پێوی پابندین کە زۆرێک لە ڕێساپیشەیەکان سەرکێشێ بۆ ئەو یاسایانی کە لە بواری ڕەخستنی ڕاگەیاندن ڕۆژنامەگەریە دانراون. بەپێی مادەی نۆ لە یاسای ڕەخستنی ڕۆژنامەگەری ساڵی 2007 کە ژمارە 35 نزیکەی 9 جۆر تاوانی ڕاگەیاندنمان هەیە کە تاوانەکانیش خۆیان ئەبیننەوە لە تاوانی بزۆردانە نێوجیانی تایبەتی کەسەکان تاوانی ناوزڕاندن بە هەردوو جۆرەکەی و هەم جنێودان هەم تۆمەتخستنەپاڵ تاوانی سوکایەتیکردن بە سونبوو لە ئاینی و نەتەوەی نیشتیمانیەکان تاوانی ئاشکارکردنی وردەکارەکانی نێودادگا بە لە یەکلایبوونەوەی و تاوانی وەکوڵێ تێکدانی شیرازەی کۆمەڵاتی یا ئادابی گشتی کە ئەمەش تاوانێکی دیکەیە زۆرجار لە ڕێگەی میدیاکانەوە ئیشی لەسەرەکە.